پێم وایە کابینی نێو سەرکەوتو نەبووە بەداخەوە و نەیتوانیوە لە ئاستی داواکاری و خزمەتگوزارەکانی بەگاندنی خزمەتگوزارەکانی هاوڵاتیان بێت سی لە لایانی موچەوە بێت سی لایەن خزمەتگوزاری گشتیەوە بێت تو ناکرێت فۆکس لە سەرێک شوێنی دیاریکراوە بێ بەڵام سەیری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەکە سەیری دهۆکە سەیری زاخۆکە سەیری سۆرانکە سەیری ڕاپەڕینکانی هەموو شار و شارستانی کوردستان پێویستیان بۆ خزمەتگوزاری تەواویش نەگەشتەوە بەداخەوە بۆیە پێم وایە بەداخەوە کابینێ نەیتوانی کە ئامانجەکانی خۆی پێشەوە بەرنامەی کارێکەدا نابوو کە چەند خاڵێکی زۆر بوو لە خۆی گرتووە کە کارنامەیەشی یا بەشش بوو فەشەلی هێناوە پێم وایە ئەم جۆرە عەقڵیەتە دووبارە و سێبارەی دەکەمەوە چەندان جارێتری شتومە بەم جۆرە و بەو جۆرە بیرکردنەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە کوردستان چارەنووسێکی دیار چاوەڕێ دەکات و مەترسی دیاریش چاوەڕێ دەکات ئەم عەقڵەتێکی چەقبەست و تا ڕادەیەک زمینە ساز دەکات بۆی کە دکتاتۆرە لە هەرێمی کوردستان بەدیبێنێت و بەرهەمبێنێت کە ئەمە ناچێت سەر من دڵنیام لەوە کە ناچێت سەر هیوادارم کە عاقبەتەکەی خێر بێت و لە مەسلحەتی خەڵک بێنێت بۆ شێ بەردەوام بێت وانەمە لە بیدایەتی کابینێ نوێی حکومەت هەرێمی کوردستانەوە لە بیدایەتی دەستپێکردنیم کابینەوە ئەشکالی گەورەمان هەبوو لەسەر شێوازی ئیدارەدان و حکومڕانیکردنی هەرێمی کوردستان بەو پێی کە مەلەفەکان بە شێوەیەکی شەفافانە تەعاملیان لەگەڵ ناکرێەوە لە هەمان کاتیشدا ئەم داهاتانەی هێن کە لە هەرێمی کوردستان وجودیان هەیە بە شێوەیەکی ڕەوا بە عادلانە دابەش ناکرێن بەسەر شار و شارۆچکانی هەرێمی کوردستاندا هەم تاکڕەوی هەیە لە بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان هەم نائەدالەتی هەیە لە دابەشکردنی داهاتەکانی هەرێمی کوردستاندا بۆ چارەسەرکردنی و کێشەیە چەندان جار داوامان کردووە کە پرۆژە یاسای بودجە بێتە ناو پەرلەمانی کوردستانەوە بۆی لە دووتوی پرۆژە یاسای بودجەدا چارەسەری ئەم بابەتە بکەین چونکە بودجە دەتوانێت داهاتەکان بە شەفافی دیاری بکات لەوەی کە لە کوێی هەرێمی کوردستان داهات هەیە بە داهاتی نەوت و غیرە نوتیەوە و لە هەمان کاتیشدا بە ژێری کەسافەی سوکانی یاخود هەر معیارێشتری دابەشکردنی بودجە داهاتەکان دابەش بکات ئەگەر ناوە پێچەوانەوە گەمارۆدانی پارێزگای سلێمانی هەیە بە هەڵەبجە و بەڕاپەڕین و گەرمیانەوە وەمە چارەسەر ناکرێت بۆ شێوە بۆ عەقڵەتێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چۆن خەڵکی سلێمانی بازێکی یەکجار گەورەی مەدەن سەیری پرۆژەکانی خزمەتگوزاری بکە سەیری نەخۆشخانەی هیوا بکە کە نزیندوترین میثالە کە ئێمە دایمە باسی لێوە دەکەین لە نەخۆشخانەی هیوا پێویستی بەستی بۆ 40 میلیارد دینار هەیە لە ساڵێکدا کە من پارەیەکی زۆر کەم دەکات سەدا 0.1 دەکات لە کۆی داهاتی حکومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە نەخۆشخانەی هیوا لە تەواوی کوردستان و عێراقیش نەخۆش شەرپەنجە وەردەگرێت و نەخۆش شەرپەنجە لە ئێستادا یەکێکە لە مەترسیە گەورەکان بەڵام حکومەت ئامادە نییە کەم داهاتی بۆ سەرف بکات ئامادە نییە 30 میلیارد دینار کە ناکاتە هیچ شتێک لەسەر بودجەی گشتی سەرفی بکات بۆ نەخۆشخانەی و لەبەرەوەی کە لە پارێزگای سلێمانیە ئەوەی کە دەیڵێم بۆ نەخۆشخانەی هیوا من بەڕەوای دەبینم بۆ نەخۆشخانەی نانەکەلیش لە هەولێر یعنی دوو نەخۆشخانەی هەم کارمەندەکانی جێگەی تەقدیر و ڕێزن و هەم قابلی ئەوەشن کە خزمەتیش ڕاستەقینە بکرێن لە بۆ پارەی تەواویشیان بۆ دابین بکرێت کەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و برنی هاوڵاتیانەوە هەیە ئەمە نقطەیەک بنە پرۆژەکانی خزمەتگوزاری سەیری کارەکانی پارێزگای سلێمانی سەرجەمیان خەریکە لە کار دەخرێن من پێم وایە ئەمە مبەرمەجە و پێشم وایە کە ئەمە بە دراستەکراوی ئەم کارە دەکرێت بەرەمە پارێزگای سلێمانی و تاکە ڕاستکردنەوەی ئەم جۆرە عەقڵیەتە تەنها بوونی پرۆژە یاسای بودجەیە چاکسازی دەبێت تعریفیکەین حکومەت مەبەستی لە چی لە چاکسازی چونکە چەندان جار و تومان ئەگەر چاکسازی لە خەرجەکاندا نەکرێت و تەنها لە داهات بێت و لە داهات نەکرێت لە خەرجەکان بێ بەتەنیا چاکسازی ئامانجی و ئەنجامەکانی خۆی ناپێچێتەوە لە هەمان کاتیشدا و چاکسازانی کە هەن پارەیان زیاد کرد نەک پارەیان کەم کردووە لە کاتی خۆی چاکسازی لە پرۆسێسی نەوتی کە ئێمە لەسەر بە سنووتەکان مشکلمان هەبوو بێستەشەوە پێمان وابوو کە پارەی کۆست ڕیکەڤەری کە تێچووی بەرەمێنانی نەوتیە کە ستا چلووسەی بۆ حکومەتە و 150 بۆ کۆمپانیاکانە پێمانەوە پارەیش زۆرم پارەیە و ناکرێ حکومەتێک لە دوای 14 بۆ 15 ساڵ نزیک بە 20 ساڵ فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستاندا تا ئێستا ئەم مەلەفە بۆ شێوە بێت و پارە بۆ شێوە بۆ کۆمپانیاکان بڕوە حکومەت بڕیار دەکات چاکسازی بکات بێدەچنەوە بەگرێ بە سنووتەکان بکات بەڵام پارەکە زیادی کرد نەکەمیکە یعنی پارەی کۆمپانیاکان زیادی کرد پارەی حکومەت کەمی کردو دووبارە چاکسازی لە موچەکرا بە حساب کات خۆی 895 میلیارد دینار بوو بە 905 میلیارد دینار ئێمە نازانم زۆرە چاکسازێکە لە ڕاستیدا چاکسازی لە کاتێکدا کە تۆ خەرجەکانی خۆت کەم کەیەوە داهاتەکان تەنظیم کەی وە لە بەرژەوەندی گشتی لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بێت بەڵام منەوە نابینم بەدا